گەورە ئێ پەیامێکمان پێبا کە نوێژمان کەڤەری هەموو ژیانمان بکە بە تەفاسیل بێتە ناو وردەکاری ژیانمانەوە و بڵین ئینە سەلاتی و نوسوکی، نوێژمان وە ژیانمان و مەحیامان و مەماتمان للهی رب العالمین، واتە نوێژ و سەربڕین و ژیان و مردنمان بۆ خوای گەورە. بۆ نوێژی پێشخستووە چونکە ئەمە پەیڕە و ئەمە پرۆگرامەکەیە، ئەبێ بێرانەیە تێپەڕیت. بۆیە ئینسان هەتا وەکو کە چاوەڕێی نوێژی شەکە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ فأنتم في الصلاة من انتظرتم الصلاة، ئێوە لە نوێژان ئەوەی چاوەڕێی نوێژتان کرد. یاخود هەر کەسێ نوێژی شەو نوێژی پێ نەکرا، لە سەفەرێکا یاخود لە نەخۆشیەکا بوو، نوێژەکەی وەکو خۆی بۆ حسێبە هەتا وەکو ئەگەڕێتەوە، یاخود هەتا وەکو لە نەخۆشیەکەی چاکە بێتەوە. سبحان الله.